وخوای تعالی داوای کردو لە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم بوار بڕەخسێنێ هەموو کەسێ بگا بە حەقی خۆی. عدالت ئەو معناکەیەتی هەموو کەسێ بە ئاسانترین ڕێگا بگا بە حەقی خۆی بەبێ ئەوەی هیچ جوهدێ سەرف بکا بەبێ ئەوەی پارە بدا و بەرتیل بدا. هەموو کەسێ لە وڵاتە فەقیر بێ یان دەوڵەمەند بێ، بەرپرس بێ یان کەسێکی ئاسایی بێ، لە هەر تایفەیەک هەیە، لە هەر تیرەیەک هەیە، لە هەر قەومیەتێک هەیە، مسلمان بێ و یان غەیری مسلمان بێ، هەموو کەسێ ئەبێ ڕێگای بۆ خۆش بکرێ بە ئاسانترین شێوە بگا بە مافەکانی خۆی بەبێ ئەوەی بەرتیل بدا، بەبێ ئەوەی پارە سەرف بکە. ئەمە واجبی دەوڵەتی ئیسلامە، واجبی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم و واجبی هەموو کاربەدەستێکە لە وڵاتی ئیسلامە. خوای تعالی لە سورەتی مائیدە ئایەتی 8 ئەفەرمێ، تەماشای ئەم ئایەتانە بکەن کە ئەیخوێنمەوە بۆتان. یا ئەیها الذین ئامنوا، ئەی ئەو کەسانەی کە باوەڕدارن، كونوا قوامین لله شهداء بالقسط، هەڵسن بە جێبەجێکردنی دادگەری، شایەتی خوا بن، دادگەری جێبەجێ بکەن، بە جوانی پێی هەڵسن. خوا ئەمرەکە بە ئیمانداران، نافەرمێ تەنها پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە هەموو ئیمانداران لە دوای پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم ئەبێ هەڵسن، ئەبێ پێی هەڵسن. كونوا قوامین، هەڵسن بەو کارە پیرۆزە، شهداء قوامین لله شهداء بالقسط ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا. دژمنایەتیتان حەز لێ نەکردنتان لە کەسانێکی بەرامبەر، یعنی تۆ کاربەدەستی نابێ لەبەر ئەوەی کەسانێک هەیە حەزیان لێ ناکەی، غەیرە دینن، غەیرە عەشرەتی تۆن، غەیرە حزبی تۆن، غەیرە جەماعەتەکەی تۆن، ئەوە واتان پێ بکە عەدالەت لەگەڵیانە جێبەجێ نەکەن. یەکێک لە ئەندامانی حزبەکەی خۆت، عشیرەتەکەی خۆت، بنەماڵەکەی خۆت لەگەڵ یەکێکی ترا لە بەرامبەر کێشەیەکی هەبێ، تۆ لەبەر خاترەوەی ئەمە جەماعەتەکەی خۆتە حەقەکە بەی بە ئەم ئەگەر چی لەسەر ناحەقیش بێ، ئەمە بە هیچ شێوازێک نابێ و لەگەڵ ئیسلامەتیە ناگونجێ. ولا يجرمنكم شنآن قوم، يعني دژمنایەتیتان لەگەڵ قەومێکە واتان پێ نەکا على ألا تعدلوا، عەدالەت جێبەجێ نەکەن. اعدلوا، دادگەر بن، هو أقرب للتقوى، دادگەری نزیکە لە تەقواوە. واتقوا الله، لەخوا بترسن، إن الله خبير بما تعملون. خوای تعالی ئاگادارە بە هەر کارێک ئەیکەن. کەوابوو ئینسانی مسلمان ئەبێ ئاگای لە خۆی بێ. خوای تعالی لە سورەتی شورا ئاەتی 15 فەرمێ فلذلك فادع واستقم كما أمرت. خوای تعالی ئەمر بە پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم لەسەر دیندارەتی، لەسەر ئیسلامەتی بەردەوام بێ و ئەو کارانەی خوا ئیداتە سەریات جێبەجێ بکە و حتا ئەو ڕۆژەی ئەمێنێ لە دنیا. طبعا بە من و تۆش، نەکەر بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، بە من و تۆش. ئەفەرمێ ئەمجا خوای تعالی بە پێغەمبەر ولا تتبع أهواءهم، شوێنی هەوا ئارەزووی خەڵکانێک مەکەوە. طبعا لە هەموو کاتێکا خۆشەویستەکانم هەوا ئارەزوو هەر هەیە، لە زەمان پێغەمبەریشا صلی الله عليه وسلم خەڵکانێک هەبوون حەزیان کردو پێغەمبەر صلی الله عليه وسلم دین لەسەر حکمی ئیسلام لەسەر قەومەکانی خۆیان تەطبیق نەکا. ئافرەتەکە دزی کرد لە قوڕەیش، چەند کەسیان نارد بۆ واستەکردن لای پێغەمبەر صلی الله عليه وسلم تکا بکەن تا پێغەمبەر حکمی ئیسلام، حکمی دزی لەسەر ئەو ئافرەتە جێبەجێ نەکا. یعنی هەر جاری کەسێکە هات تەکلیفیە کرد، آخر جار ئوسامەیان ناردە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئوسامە پێغەمبەر خۆی پەروەردەی کردبوو، خۆشی ئەویست. جا پێغەمبەر صلی الله عليه وسلم زۆر تووڕە بوو، چووە سەر مینبەر فەرمووی قەومانی پێشوو بۆیە، قەومانی پێشی ئێوە بۆیە تیاچوون، چونکە ئەگەر کەسانێکی دەسڵاتدار و کەسانێکی یعنی لەناو خەڵکا هینێکیانێ مەکانەتێکیانێ ئەگەر خراپەیان بکردایە، ئەگەر دزیان بکردایە، حکمیان لەسەر جێبەجێ ناکرا. بەڵام ئەگەر فەقیر و هەژارێک، ئەگەر بێ کەسێک خراپەیەکی بکردایان دزیە بکە، یەکسەری جێبەجێ ئەکرێ لەسەری. ئەوان بۆیە تیاچوون چونکە ئاوا یاساکانیان ئاوا بوو. بەڵام واللهی ئەمە لای من ناخواتەوە، واللهی ئەگەر فاتیمەی کچم دزی بکە ئەبێ لەسەری جێبەجێ بکەم، حکمی ئیسلامی لەسەر جێبەجێ بکەم. ئیتر تەواو، کەسی تر ئیتر نەیە بۆ لام تەکلیف بکە. ئەمە دینە، ئەمە شەرعی خوایە.
خۆ نابێ شەرعی خوا بە هەوا و ئارەزوو جێبەجێ بکرێت. جا خوای تەعالا فەرمێ ولا تتبع ئەهواءهم، شوێنی هەوا و ئارەزووی ئەوان مەکەوە. وقل آمنت بما أنزل الله من كتاب وأمرت لأعدل بينكم. من ئیمانم هەیە بەوەی خوا دای بەزاندووە، بەو شەرعی خوا دای بەزاندووە و ئەمرم پێکراوە کە من دادگەر بم لە نێوانتانە، ئەمرم پێکراوە کە من دادگەر بم، کە من تعسبم بۆ هیچ قەوم و هیچ عشرەت و هیچ حزبێک نەوێ. هەر کەسێ بوو بە کاربەدەستی مسلمانان ئیتر ئەبێ واز لە حزبایەتی بێنێ، ئیتر ئەبێ حزب پشت گوێ بخا، ئیتر ئەبێ نابێ ئەندامێ بێ لە ناو حزبێکە. هەر کەسێ بوو بە کاربەدەستی وڵات ئیتر ئەبێ لەو حزبە واز بێنێ، چونکە ئەسڵ وایە ئەبێ کەسێک بێ بۆ هەموو خەڵکوەکو یەک وابێ. ئەبێ پەیوەندیەکانمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم معنای ئاەتەکە وایە پەیوەندیەکەم لەگەڵ هەموو خەڵکیا وەکو یەک وابێ، کە دامەزرابێ لەسەر عەدالەت و دادگەری. ئەبێ من سەرخەری هەموو کەسێک بم کە لەسەر حەق بێ و پشتگیری بکەم، با چەند فەقیریش بێ، با خزمیشم نەبێ، با لە جەماعەتەکەی منیش نەبێ، و ئەبێ دژمنی هەر کەسێک بم کە حەقەکە لەلایەتی بەرامبەری بۆستمەوە، با لە جەماعەتەکەی خۆشم بێ، حتا با باوکیشم بێ، حتا با براشم بێ، حتا با خزمیشم بێ. ئیسلام وا داوامان لێ ئەکا. لە دینی منە امتیازات نییە خزم و کەس و کار و عەشرەت و بنەماڵە و حزب و ئەمانە بخەمە سەر خەڵکی تر. ئەمە لە دینی منە نییە، لە دینی ئیسلامە نییە. خزمەکانی من لەگەڵ خەڵکی ترا یەک حەسابن بەرامبەر بە یاسا، بەرامبەر بە شەریعەتی خوا، کە یاسای ئیسلام لەسەر شەریعەتی خوا دا ئەمەزرێ. گەورەکان لای من هیچ امتیازاتێکیان نییە، با ڕئیس عەشەت بن، با پلە پایان بەرز بێ لە ناو دەوڵەتە، با وەزیر بن، یەک حەسابە بەرامبەر بە کەسێک کە فەڕاشی دائیرەیەک بێ، یەک حەسابە لە بەرامبەر یاسا و قانون و شەریعەتی ئیسلام. هەر کەسێ تاوان بکە ئەگەر چەندێ پلەپایی بەرز بێ لەگەڵ کەسێکی ترا پلەپایی نزم بێ لە تاوانە هەمووی وەکو یەک وایە. حرام لەسەر هەموو حرامە، نەک لەسەر کۆمەڵی خەڵک حرام بێ و لەسەر کۆمەڵی خەڵکتر حرام نەبێ. حەڵاڵیش بۆ هەمووان حەڵاڵە، هەروەها فەرز بۆ هەمووان فەرزە. حتا خۆم جیا نەکراومەتەوە لەمە، حتا تەنانەت خۆم جیا نەکراومەتەوە لەمە. یاسا لەسەر منیش جێبەجێ ئەکرێ.